واني من كردية خدان ولا تقدرين كل سوري من زندية كردم 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 پەیمانگای پایتەختەوە و لە پایتەختە جوانەکەی کوردستانەوە پێشوازی لە ئاڵای بەرز و شەکاوەی کوردستانمانەکەین کە بەدەستی دەرچووەکان و بەدەستی کوڕان و کچان دێتێنێ و ئەم گۆڕەپانە جوان و نەخشاوە هاتنە ژوورەوەی ئاڵای کوردستان دەستپێکمانە هاتنە ژوورەوەمانە ئاڵای پەیمانگای تەکنیکی پایتەخت و ئاڵای بەشەکانی پەیمانگا بەڕێوەڕەسم هاتنە نێو ئەم گۆڕەپانە لەگەڵ مارشی پەیمانگای تەکنیکی پایتەخت. ئەوە ئاڵای بەرز و شەکاوەی کوردستانمانە، ئەواڵای سەرجەماین و نەتەوە و بیرروڕا و پێکهاتەکانی کوردستانمانە، ئەواڵای شەهیدانە، ئەواڵای هێزی پێشمەرگەی کوردستانە، ئەواڵای ناسانەوەی خاکی پیرۆزی کوردستانە لە هەر شوێنێبی لە هەر دنیایەبی لە هەر کوچە و شارێکبی لەم جیهانە پانوبەرینە ئەواڵای کوردستانیانە، ئەواڵایان فالکراوانە، ئەواڵای جینۆساید و تاقانەکانیان فالە، ئەواڵای یەک بەیەکی خەڵکی کوردستانە. بەخێر بێیت ئەدەی بە چەپڵەکانتان بڵێ بەخێر بێ ئاڵای کوردستان، چەپڵەیەک بۆ ئاڵای بەرز و شەکاوە خانەوادە دەرچوان میوانان. ئەوە و ئاڵایەکە بەدەستی ڕۆڵەکانمان بەڕێوەڕەسم هاتەنیە و ئەم گۆڕەپانە جارێکی ترەڵێنەوە ئێمە ئەو ئاڵایە نەوە لە دوایینەوە هەر بە شەکاوەیی دەیهێڵینەوە بۆ سەرجەم کوردستانیان، بۆ سەرجەماین و نەتەوە و پێکاتە و ڕەنگ و دەنگە جیاوازەکان. ئێستاش ڕەنگی مۆر واتە ناسانەوەی دەرچوانی بەشی ژمێریاری پەیمانگای تەکنیکی پایتەختە. دەرچووەکان بەڕێوەڕەسم دێنە نێو جێگاکانی خۆیان و پێیانەڵێن بەخێر بێن ئەی دەرچووە ئازیزەکانمان. ئەم بەشە بەڕێزانم لە 2015-2016 دامەزراوە لە خوێندنی بەیانیان و ئێواران پێکدێ. ژمارەی دەرچوانی ئەم بەشە 164 قوتابیە. قوتابیانی ئەم بەشە ئاشنا دەکرێن بەو تەکنیکە ژمێریارانەی کە لە کەرتی تایبەت بەکاردێن بە زۆری وەک ژمێریاری کۆمپانیاکان بۆ ئەوەی هەلی کار زۆرتر بۆ دەرچوانی ئەم بەشە بڕەخسێنرێت لە کۆمپانیاکان. قوتابیانی خۆشەویستی بەشی ژمێریاری ئەمڕۆ بە ڕەنگی مۆر واتە ناسانەوەی دەرچووە ئازیزەکانمانە، کوڕ و کچە نازدارەکانمانە، پاشان بە ڕۆب و کەڵاوی دەرچوون بە دەستیان ئاڵای کوردستانە دێنە ژوورەوە و ئاڵاکانیان ئەشەکێتەوە. شەماڵی هەولێری پایتەخت لە پەیمانگای پایتەخت لەی ئەدا و بەرزێکەنەوە ئەڵێ ئێمەی ڕۆڵە و دەرچووەکانی پایتەختی، ڕۆڵە و دەرچووەکانی ئەم کوردستانە ئازیزەی، خانەوادەکانیش دایکان و باوکان و ماڵبات و ئازیزان و خۆشەویستان و یار و یاوەڕوانی دەرچوان کە ئەمڕۆ ئامادەن لە خۆشی خۆشەویستانیان بەشدارن، چەپڵەیەکیان بۆ لێدەن و ئەڵێن سڵاوتان لێبێ دەرچووە ئازیزەکانمان، ئەڵێن بەخێر بێن کوڕ و کچە جوانەکانمان، ئەڵێن بەخێر بێن ئەی هەڵگرانی مەشغەڵی زانستی، ئەڵێن بەخێر بێن ئاڵا هەڵگرەکان، ئەڵێن بەخێر بێن زانست پۆشەکان، ئەڵێن بەخێر بێن قەڵەم بەدەستەکان.
بەڕێکەوە ئەمڕۆ ڕۆژی شاناسیە بە بەلەحزەیە ئەمڕۆ دوایی ڕۆژی خوێندن قۆناغێکی نوێی تۆیە وڵاتی تازاوەدا چاوەڕێی زانستی تۆیە خەڵکی شار و گوند و باژێر بۆ کاری تۆ چاو لەڕێیە تۆ دەبیتە بەرەمهێن و خزمەتی کۆمەڵمانەکەی بە بیرێکی کراوە تێکەڵیشیانمانەکەی سڵاو بێ لەو نیشتیمانەی کە ڕۆڵەی وەک تۆی پێگەیان سڵاو لەو پەیمانگایەی کامڕۆ بڕوانامەت پێ دەبەخشێ و وەک ئەکادمیەک تۆی ڕاگەیان ئەمڕۆ پەیمانگای تەکنیکی پایتەخت ئەم ئێوارەیە گشت کاتی لە تازەکانی نیشتیمانم هەریەکە بە چۆلێ لە نێو کۆڵی خەباتدایە لە گۆڕەپانی خزمەتدا بەردەوام لە هەوڵدادایە ئەی کوڕ سوانی وڵات ئەی کادیرانی مەیدانی خەبات کوردستان چاوی لە هەوڵسانە چاوی لە توانە و لە زانستانە دەسەبا هەموو دەست لە ناو دەستکەین کار بۆ پێشخستنی نیشتیمانمان بکەین دەرچوانی بەشی کۆمپیوتەر نێتوۆرکەکەن بە فەرمۆن ئەی ئاڵا بەدەستەکان ئەی هەڵگرانی مەشغەڵی زانستی بە فەرمۆن بۆ نێو گۆڕەپان وەرزە ئەم بەشە لە ساڵی 2016 هاتوۆتە دامەزراندن خوێندنی بەیانیان پێگدێت ژمارەی دەرچوانی ئەم بەشە 40 کتابیە کۆمپیوتەر نێتوۆرک زانستێکی سەردەمیانە و چالاکە لە بواری ژیان کتابیان لە کاتی خوێندنیان فێری زانستی تەکنەلۆجیا دەکرێت فێری دروستکردنی پرۆژەی ئەلەکترۆنی و چۆڕەکانی کۆمپیوتەر دەکرێت چۆنێتی پێکەوە گرێدانی هەڵەکانی ئینتەرنێت و چەندین زانستی نوێی تەکنەلۆجیا بە بەکارهێنانی تاقیگەی کۆمپیوتەر و تاقیگەی تایبەت بە نێتوەرک کتابیانی خۆشەویستی بەشی کۆمپیوتەر نێتوەرک تکایە ئاڵەکانتان بەرزکەنەوە و بەخێر بێن سەر و سەرچاوانمان منیشەڵێم بەڕێکەون ئەی بەژەن زەڕافەکانی کوردستانە ڕەنگینەکەم ئەی مشتەبەخشی پێشبەچوون بەڕێکەون ئەی زانست خوازان بەڕێکەون ئەی نمونە باڵاکانی وڵات ئێوە ئایندەی گەشی وڵاتمانن ئێوە گوڵی گەشاوی باخچەکانمانن ئێوە قەڵەمی نووسینی مێشومانن ئێوە ڕۆشنایی ڕۆژی تارمانن ئێوە ئاوازی گۆرانیمانن ئێوە ناونیشانی چیرۆکمانن ئێوە دوا ڕۆژی داهاتووی زانستمانن ئێوە ناوبانگی نیشتیمانمانن ئەمڕۆ لە پایتەختە چوانەکەی کوردستان و لە پایتەختی پێکەوە ژیان و لە پایتەختی پڕ لە چۆڵی هەمەڕە پڕ لە چالاکی هەمەجۆر لە پەیمانگای تەکنیکی پایتەختەوە پێشوازی لە دەرچۆکە ئازێزەکانمانەکەیت پێشوازی لە بەشی دەرمانسازی باڵای ڕەنگی پەمەیی دەکەیت کە دێنە نێو گۆڕەپانەوە بەڕێو ڕەسم بە دڵێکی خۆشەوە بە خەندەی سەردێویانەوە بە ئاڵای دەستیانەوە بە قەڵەمی دەستیانەوە بە بەرگ و کڵاوی دەرچوونیانەوە بە بەرگێکی پڕ لە زانست پۆشیانەوە دێنە نێو گۆڕەپان و ئێمەش پێشوازیان دەکەین
بەڕێزانم بەشە لە ساڵی 2017-2018 دامەزراوە ژمارەی دەرچوانی بریتین لە 195 قوتابی گرنگی ئەم بەشە لەوەدایە مەبەست لێی ئامادەکردنی یاریدەدەری پزیشکی پسپۆڕە لە بواری تەندروستی دەرمان بۆ ئەوەی خزمەت بە نەخۆشەکانمان بگەێنن. قوتابی ئەم بەشە تەواوەکات ئەبێتە خاوەن بڕوانامەی یاریدەدەری پزیشکی دەرمانساز. دەرمانخانی دەرچوانی ئەم بەشە لە کۆمەڵێک دەرفەتی جیاواز پەیداکردنی کاریان دەسەکەوێت. دەرمانخانەی نەخۆشخانەی گشتی و تایبەتیەکان، دەرمانخانە تایبەت، کۆگای دەرمان، مەندووبی دەرمان، کۆمپانیاکانی دەرمان، سەنتەرەکانی کێشینەوە. کوردستانەکەمان سەرفراز بێ، هەولێری جوانەمان شادومان بێ، پەیمانگای تەکنیکی پایتەختەمە هەر ئاوەدان بێ، یەخوا هەمیشە پەلە بسێنێ، هەر تۆوی ئاسوودەی بچێنێ، تازە دەرچوانم هەردەم دڵشاد بن، ئازیزانی وڵاتەمە هەردەمە ئازاد بن. ئەی کۆڕۆپشی وێرە تا ڕۆیشتۆ، ئەی قوتابی لە پەیمانگا دەرچۆ، من ئەزانم حەقتە شانازی بەم ڕۆژەوە بکەی، بە قەڵەمی زێڵ تۆماری بکەی. ئەم ڕۆژە بۆ تۆ ڕۆژێکی گەلک جوانە، دەستپێکی خۆناخی نوێی شیانە، وەختێ دەروێنەی بەریە پەنجی خۆت، بڕوانامەی بەرز خۆشی دێنێ بۆت. تۆکە بەنیازی زانست بەخشینی دەرچووی پەیمانگای تەکنیکی پایتەختی. دەسەی تۆ داحەسەمەوە وەکو سێواری دراخێت بۆمەکانەزانی ئێرە و کوردستانەیە کە چاوی هەموو دنیای لەسەرا، ئێرە و نیشتیمانەیە کە سەرۆزی پێشکەوتنی لەبەرا. ئەمەژە و پەیمانگایەیە کە وارانی زانستی لێبارەیە، ئێرەژە و گۆڕەخانەیە کە دەرچوانی پەیمانگای تەکنیکی پایتەختی پیادە بزەرێت. بەخێر بێنەی دەرچوە ئازیزەکانم، بەخێر بێنەی ئاڵا بەدەستەکان، بەخێر بێنەی دڵگەرمەکان، بەخێر بێنەی خەندە لەسەر لێوەکان، بەخێر بێن جوانانی نیشتیمانم، بەخێر بێن زانست خۆشەکانم، بەخێر بێن ئەی خەندەی هەمیشەی سەرلێوانی لاوانی وڵاتم. سوپاس پەیمانگەی پایتەخت کۆمەکانت بەدیهێنا، سوپاس پەیمانگەی پایتەخت. لەم یاوارە زۆر جوانەوە، لەم شارەی کوردستانەوە بژدەی دەرچوانی کۆمەڵێ قوتابی پەیمانگا دەدەین، بانکی بەردەوامی سانست لە هەموو کوردستانمانە دەین. دەک پیرۆزتان بێ لە دەرچوانم، پیرۆز بێ لە شارەکەمان، هەر سەرکەوتوو بێ پەیمانگای تەکنیکی پایتەخت. سەڵاوتان لێبێ قوتابیان، سەڵاو لە ڕابردوو ئێستا و داهاتووتان، سڵاو لە خزمەتی پیرۆزی دواڕۆژتان، سڵاو لە ڕەنجی چەند ساڵە و شەو نەخۆنیتان، سڵاوتان لێبێ ئاڵگرانی پەیامی زانستی، سڵاو ئەینەوەی پێشبەچوون و کۆلچۆر و یاشتی، سڵاوتان لێبێ کچان و کوڕانی پەروەردەی ڕاستی، سڵاو ئەیبەری ئەو نەمامانەی کە دایک و باوکتان ناشتی، سڵاو لە کوڕکچانی بەژن زڵافی کوردستانەکەم، سڵاو ئەی مرۆڤە نیشتیمان پەروەرەکان، سڵاوتان لێبێ ئەی دەستە گوڵەکانی نیشتیمان، سڵاو لە خۆتان و لە ماڵباج و لە ئازیزانتان.
پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتە دیر پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتە دیر ئاڵای ڕەنگی سرد واتە ماژەیە بۆ هاتنە ژوورەوەی دەرچوانی بەشی زمانی ئینگلیزی دەرچوو عزیزەکانیان بە شەمان 102 قوتابیان لە ساڵی 2017-2018 تەمەزراوە. زمانی ئینگلیزی پێویستێکی سەرەکیە بێگومان بۆ دەستگا پەیوەند پەروەردەییەکان و بازرگانی و دەستگا زانیاریەکان بۆیە هەر کەسێک ئاستی ئەکادمی زمانەواری ئینگلیزی وەک پێویست بێت بێگومان دەرفەتەکانی کاری زیاتری بەڕوودا دەکرێتەوە بۆ ئەوەی وەک مامۆستا یان کارمەندی کۆمپانیا و ڕێکخراوەکان وەکو وەرگێڕ کار تابیانی پەیمانگای تەکنیکی پایتەخت ئەمڕۆکی دەرچوونە گەڕن مژدەی ئایندەی کوردستانی گۆڵ وەک پەیامێک بۆ دنیا دەنێرن بۆ پێشکەوتن و خزمەتیکردنی مرۆڤایەتی تەنانەت ئامادەن ڕۆحیش بسپێرن چەمکێ گۆڵی جوان لە باخچەی نیشتیمان پێشکەش بە دەرچوە پێگەیشتوەکان دنیایەک سۆز و خۆشەویستی خان بۆ قوتابی وڵات وێڕونات ئێوە کە هیوایە ڕۆتوا ڕۆژن بێ ئێوە وڵات دڵنیابن قەت نابێ ڕۆشن لەسەی تۆدا حەسەمەوە وەکو سێمانی دراخێت کەونەکانت بەدیهێنا سوپاس پەیمانگەی پایتەخت کەونەکانت بەدیهێنا سوپاس پەیمانگەی پایتەخت مەزۆلگی فێرکردن ئەوێنێ سەرکەوتن پایتەخت ژێنی پێگەیاندن زیبار وەزارکردن پایتەخت مەزۆلگی فێرکردن ئەوێنێ سەرکەوتن پایتەخت ژێنی پێگەیاندن زیبار وەزارکردن ڕەنگی پرتەقاڵی ئامادەیە بۆ گۆڕەمان ئاڵای ڕەنگی پرتەقاڵی گزارش لە هاتنە ژوورەوەی دەرچوانی بەشی کارتێڵی کارەکات ئەم بەشە لە 2017-2018 بەخزانم دامەزراوە ژمارەی دەرچوانیان بە 695 قوتابیا دەرچوانی بەشی کارتێڵی کار لە ماوەی خوێندن لەم بەشە ئامادە و ڕاهێنراوە کرێت بۆ ئەوەی بتوانن کۆمپانیا و ناوەندەکانی کەرتی تایبەت و کەرتی گشتی ڕۆڵی بنیاددان و گەشەپێدانی دامەزراوەکانی ببینن. کەواتە بەخێربێن ئەی دەرچوە عزیزەکانمان بەخێربێن ئەی ئاڵا هەڵگرەکان و ئاڵا بەدەستەکان پێتانەڵێم مافی خۆتە تا بردن شانازی بە بڕۆژەوە بکەیت جێی خۆیەتیە تابەت لاف بە بڕۆژەوە لێ بدەیت تۆ کە ئەمڕۆوەری دەگریت بڕوەنامەیە پەیمانگایە باش بزانە بنکەیەکی ئاکادمیای پەشکۆیە لەبیرت بێ قوتابیە پەیمانگایە بوویت لە یادت مەگە کە لە نێوە پەیمانگایە پەروەردە بووی بەش خەڵی زانست هەڵگرە و خزمەتی کوردستانە بکە دڵی نیشتیمانی دایک و مامۆسایانت خۆش بکە شەقام و چادەوبانەکان کێڵگە و بەخ و باخاتەکان پەیمانگا و قوتابخانەکان سەرجەم ڕێکخرا و پێشانگەکان هەموو چاوەڕێنە ئەی کتابێ دەرچوو ئێستاش مامۆستایانی عزیزمان مامۆستایانی مانتوو نەناس بەڕێ و ڕەسم دێنە نێو گۆڕەپان مامۆستایانی پەیمانگای تەکنیکی پایتەخت دێنە نێو گۆڕەپان و اینجا دەرچوو عزیزەکان وەکو ڕێزێک وەکو حورمەتێک هەستە سەر پێ و پێیان بڵێن بەخێربێن مامۆستا عزیزەکانمان چەپڵەیان بۆ لێدەن ڕێز بنوێنن وەفا بنوێنن ئەوە ئەو مامۆستا عزیزانە بوون کە لەگەڵ ئێوەدا بوون بە درێژایی ئەم چەند ساڵی خوێندنتان شرکە و ساتەکان لە هۆڵەکانتان بوون وەک وڵاو پرژیان زانستیان بەخشی پێیان وەتر ئێوە
دەرمانت هەیە من ئێمە بە پڕڕی بەرگیەوە زانستان پێدەین بۆ ئەوەی ئێوەش خزمەت بە وڵات بکەن بۆ ئەوەی ئێوەش خزمەت بە کوڕکچانمان بکەن بۆ ئەوەی ئێوەش چست و چالاک کەسانی بەهرەمەند و هونەرمەند و بەتوانا و لێهاتوو و خامەڕەنگین و حزری باشتان هەبێت بۆ پێشکەستنی نیشتیمان بۆ پێشکەستنی وڵات بۆ پێشکەستنی ئایندا بۆ وڵاتێکی ئاوادان و جوان و خزمەتی پێکەوە ژیانی زیاتر بەخێربێنەی مامۆستا عەزیزەکانمان. سپاس پیمانگی پای تخت اون كانت بديلة سپاس پیمانگی پای تخت ئێستاش بەڕێزانم پێشوازی گەرم لە ڕاگەری پەیمانگا و سەرۆک باشەکان دەگرین کە دێنە نێو گۆڕەپان سەرەتا ئەنجومەنی پەیمانگا دێتە نێو ئەم گۆڕەپانی جوان و ڕازاوەیە تا لە بەڕێزانە پێگاتۆن بەڕێزان مامۆستا ڕێباز خەلیل خورشید سەرۆکی بەشی کارگێڕی کار مامۆستا کۆچەر ئازاد سادق سەرۆکی بەشی زمانی ئینگلیزی دەرچوەکان کەم بکەن هەست لەسەر پێڕێز بنوێنن و جوانتر نییە وەفاکانتان بنوێنن. مامۆستا وەرجەعفەر عەبدولحەمید سەرۆکی بەشی ژمێریاری مامۆستا هەنگاو قادر عومەر سەرۆکی بەشی کۆمپیوتەر نێتوۆرک مامۆستا هەباڵ عوسمان عەبدوڵڵا سەرۆکی بەشی دەرمانسازی بە وەکالەت مامۆستا جەمال محەممەد عەزیز سەرۆکی بەشی شیکاری نەخۆشیەکان مامۆستا سەرەنگارام تاهیر یاریدەدەری ڕاگەری پەیمانگا دکتۆر فاتح سابر عەزیز ڕاگەری پەیمانگا. بەخێربێن سەرچاوانمان تۆ دەبن سڵاو و ڕێز و وەفاداری سەرجەم دەرچوان هەروەها سپاس و پێزانینی خانەوادە بۆ ئێوە. وخاون ونرمى أنو أواتم هاتدي بين خسفيري كردم كداهتم سميتدي بين خسفيري كردم كداهتم سميتدي لەو کات و ساتەیە دەستەی ئەمیندارانی پەیمانگا دێنە ژوورەوە پێک دێن لەم بەڕێزانە بەڕێز هاوژین ئەحمەد سەلام ئەنجامی دەستا بەڕێزا ماچی یونس عوسمان ئەنجامی دەستا دکتۆر نیاز عەدنان محەممەد ئەنجامی دەستا دکتۆر خالید ئەکرەم عەباس ئەنجامی دەستا دکتۆر سەردار محەممەد ڕەشید سەرۆکی دەستەی ئەمینداری پەیمانگا. بەخێربێن بە چەپەکانیەوە پیانەڵی بەخێربێن دەرچوو عەزیزەکانمان وەفاداری و سپاسگوزاری یەک دنیاش خۆشحاڵی دڵمان گەلک خۆشە پڕ بەقەد ئەو دڵخۆشیە بەخێرهاتنی دەستەی ئەمیندارانی پەیمانگاوانەکەی پیانەڵی سپاس دەستان خۆش بێت ئێوارەتان بەش و خێرهاتن. ئەستانەکەی لە جێگاکانی خۆتان دابنیشن ئیتر کاتی ئەوەیە بە فەرمی دەستبار ڕێوەسمەکەمان بەناوی ئەستانی مەسن و دلۆپان بەناوی پیرۆزی خاکی کوردستان بەر لە هەموو شتێک ئەمڕۆ وێرای ئەوەی کە ئاهەنگی دەرچوونە هاوکاتە لەگەڵ ساڵوەگەری سەرکەوتنی داستانە مەزنەکەی بردێمان چەپڵەیەک بۆ داستانە مەزنە سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ سەرجەمیەتی پێشمەرگاوانی کە بەشدار بوون ئەرێ ئەمڕۆ خانەوادە گەلک ماتن وەنیە بۆ ئەو داستانە مەزنە چەپڵە لێ نەدەن ئەدی بۆچی چەپڵە لێدەن سڵاو و ڕێز و وەفاداریمان بۆ شەهیدانی کوردستان و خانەوادەی سەربەرزی شەهیدان
یەک بە یەک پیرۆزباییەکەین و بەڵام پیرۆزباییکی تایبەتیە هەموومان بۆ سەرۆکی هێژا و خۆشەویستمان سەرۆک و پێشمەرگەی کوردستان سەرۆک بارزانی کە ڕاستەوخۆ سەپەرشتیە و داستانە مەزنەیە کرد. پیرۆزبایی گەرم لە دەرچوە عزیزەکانمانەکەین بە خێرهاتنی تایبەتی میوانانی تایبەت و عزیزانمان بە ناوی سەرچۆم مامۆستایان ڕاگەر و سەرۆک بەشەکان دەستەی ئامیندارانی پەیمانگای تەکنیکی پایتەخت بە خێرهاتنی تایبەتی هەموو لایەکتانەکەین بۆ ئاهەنگی خولی سێمینی دەرچوونی پەیمانگای تەکنیکی پایتەخت لە پایتەختە جوانەکەی کوردستان لە پایتەختی ئارامی و ئاوەدانی و پێکەوە ژیان لە پڕاوپڕی قەڵا و منارە و دەشتە پڕ فراوانەکەی چالاکی و ئاوەدانی و ئارامیەوە ئەمڕۆ بەشدارین بە خۆشحاڵیەوە لە ئاهەنگی دەرچوونی سەرجەم بەشەکانی ئەم پەیمانگایە بۆیە خۆمان بە خۆشحاڵەزانین جارێکی تر بە خێرهاتنی هەموو لایەکتان بکەین بۆ میوانانی تایبەت هەروەها بۆ سەرجەم دەرچوەکانمان و سەرجەم خانەوادە و ماڵبات و دایکان و باوکان بەخێربێن سەرسەر و سەرچاوان هەژی ترین دەستپێک لەم ڕێوەسمەدا ئەوەیە هەمووان ساتێک بێدەنگی بنوێنین بۆ سەرجەم شەهیدانی کوردستان و شەهیدانی داستانە مەزنەکەی پردێ با هەمومان بەیەکەوە بین لەگەڵ سرود و مارشەی ڕەقیب. Kasnalı kurd mürduva, kasnalı kurd mürduva, kurd zinduva. Zinduva katnana ve hala temel, zinduva katnana ve hala temel. زۆر سپاسانەکەین کەرەوکەر. بەڕێزانم ئێستاش بەڕێزە دکتۆر فاتح سابر عزیز ڕاگەری پەیمانگای تەکنیکی پایتەخت وەتاری پەیمانگای تەکنیکی پایتەخت پێشکەشەکات بۆ هەموو لایەکمان هەمووشمان نەریتە لەلامان وەکو ڕێزێ گێوبیس بێدە نەبین گێوبیسی وتارەکانە کەرم. بە ناوی زدانی پاک و دڵۆڤان میوانانی بەڕێز ئامادەبوانی خۆشەویست بەڕێز نوێنەری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێزان سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری خانەوادەی دەرچوانی خۆشەویست بە ناوی ئەنجومەنی پەیمانگای تەکنیکی پایتەخت تایبەت بە خێراتنی هەموو لایەک دەکەین بۆ ئامادەبوونتان لە مەراسیمی کەرنەڤاڵی ئاهەنگی خولی سێمی بەخشینی بڕوانامەی دەرچوون بە دەرچوانی بەشەکانی ژمێریاری بەیانیان ئێواران کارگەڕی کار بەیانان ئێواران زمانی ئینگلیزی بەیانیان ئێواران کۆمپیوتەر نێتوەرک دەرمانسازی هەروەها پیرۆزباییەکی گەرم ئاراستەی خۆمان و بەڕێزان لە دەستەی ئەمینداری و ئەنجومەنی پەیمانگا و مامۆستایان و خانەوادەی دەرچووان دەکەین. بەڕێزان ئەو پۆلە قوتابی خوێندکارەی ئەمڕۆ لەبەردەمتان ڕاوەستاون کە ژمارەیان 514 دەرچووە ئەمڕۆ بڕوانامەی کۆشش و شەونخونی 2 ساڵەیان وەردەگرن. ڕەنجی ماندووبوونی خۆیان و خانەوادەکانیان دەدورنەوە و بەو پەڕی دڵخۆشیەوە بەشداری ئەوانگەیان کردووە و ئومێدێکی زۆریان بۆ داهاتوو هەیە. بەم بۆنەیەوە جوانترین پیرۆزباییان لێ دەکەین و گوڵی ڕەنگاوڕەنگ لە یەخەیان دەدەین و ئومێدەوارین خەونە و نەوشەیەکانیان بێتە دی.
ئامادەبوانی بەڕێز لەم مەراسیمە گەورەیەی پەیمانگاکەمان بە ناوی ئەنجومەنی پەیمانگاو سوپاس و پێزانینی خۆمان ئاڕاستەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەکەین کە لە ماوەی ساڵی خوێندنی 2018-2019 زۆر پاڵپشتی کردوین بۆ سەرخستنی پرۆسەی خوێندن بە ڕێنماییکردنمان و پاڵپشتکردنیان لە بەردەوامیدان بە پرۆسەی خوێندن هەروەها سوپاسی یەکەیەکەی سەرۆک بەشەکە بەڕێزەکان و مامۆستایان و کارمەندانی خۆشەویستمان دەکەین کە بەو پەڕی خۆ دڵسۆزیەوە بە یەک تیم کاریان کردووە بۆ گۆشکردن و پەروەردەکردنی ئەو پۆلە دەرچووە کە ئەمڕۆ بە شانازیەوە بڕوانامەی دیپلۆم لە پەیمانگاکەمان وەردەگرن. لە کۆتاییدا دەستخۆشی لە لیژنەی ئامادەکاری ئاهەنگ و لیژنەی ڕێبەری دەرچووان دەکەین کە بە ماندووبوونێکی زۆرەوە کاریان کردووە بۆ سەرخستنی پرۆسەی ئامادەکاری ئاهەنگی دەرچووان. هەر شەکاوە بێت ئاڵای زانست لە کوردستان پیرۆزە لە دەرچوانی خۆشەویست. زۆر سپاسان دەکەم بۆ گوێگرتنتان. تەماشام گۆڕەپانە چەندە نەخشاوە سەرنج بە گوڵاوی زانست لەم گۆڕەپانە فرشاوە سەیری ڕۆڵەی کوردستان بە بڕوانامەی باڵاوە سەیرینەوەکانی دوا ڕۆژ بە بەرکی ئاڵاوە بەڕێزانم ئەمڕۆ کە هەمومان ئامادەین لەم ڕێوەڕسەدا کە بە چاودێری وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێز دکتۆر ئارام ئاهەنگی خولیە سێمینی پەیمانگای تەکنیکی پایتەخت بەڕێواچێ هەلا وتارێکی تر و بڕگەیەکی ترماندا داوەلا بەڕێز دکتۆر سەردار محەممەد ڕەشید سەرۆکی دەستەی ئامێداری پەیمانگای تەکنیکی پایتەخت وتارێکمان پێشکەش دەکات وتاری دەستەی ئەمینداران کەرم بە ناوی خوای گەورە و میهرەبان ئامادەبووانی لە دڵاشیری خانەوادەی دەرچووان میێوانانی خۆشەویست مامۆستایانی دڵسۆز زۆر دڵخۆشین ئەمڕۆ بە بەشداری دەکەین لە ئاهەنگی دەرچوانی خولی سێیەمی پەیمانگەی تەکنیکی پایتەخت بەو بۆنەیە بە ناوی سەرۆکی دەستەی ئەمینداران و ئەندامەکانی دەستەی ئەمیندارانی پەیمانگەی تەکنیکی پایتەخت پیرۆزبایی گەرم ئاراستەی خۆمان و ئەنجومەنی پەیمانگە و مامۆستایان و خانەوادەی دەرچوان و دەرچوانی عازیز دەکەم. هیوای داهاتوویەکی گەشت لە ژیانی داهاتویان بۆ دەخوازم. بەڕێزان، ئەوڕۆ زیاتر لە 514 قوتابی لەم گۆڕەپانەدا بە مەراسیمێکی شایستە و بڕوانامەی دەرچوون وەردەگرن و بەیانیش دەچنە قۆناغێکی دیکەی ژیانەوە شانازی بە هەمووتان دەکەین کە متمانەتان بە پەیمانگەکەمان هەبووە و بۆ ئەوەی لە ماوەی 2 ساڵدا لە ڕێگەی ئەو پسپۆریە هەڵتان بژاردووە بۆ ئەوەی داهاتوێکی گەشتر بۆ خۆتان تێدا بنیاد بنێن هاتوون فیزای وەرگرتنی کار لە کەرتی تایبەت وەربگرن دڵنیاشین کە بەو توانە و ماندوو نەناسی ستافی کارگێری و ئەکادیمی و زانستی پەیمانگەکەمان بە تایبەت توانای لێهاتووەکانی مامۆستا بەرژارگان بەشەکانمان ئاسووی ڕوونتان دۆزیتەوە ئەو بڕوانامەی ئەو ڕۆی وەری دەگرن دەبێتە کارتی وەرگرتنی دەرفەتی کار بەهۆی ئەوەی لە ماوەی 2 ساڵدا هەکبەی خۆتان بە زانست و زانیاری سەردەمیانە پڕکردوتەوە. ئامادەبووانە خۆشەویست، پەیمانگەکەمان پەیمانگەی تەکنیکی پایتەخت ساڵ بە ساڵ گەورەتر دەبێت وە لە ڕووی ژێرخان و سەرخانەوە گەشەکردن بەرچاوی بەخۆیەوە بینیرەوە.
ئەو ساڵ دوو بەشی دیکەی قوتابی خوێندکار وەردەگرن لە بەشەکانی شیکاری نەخۆشیەکان و کارەبای میکانیک. ئەمەش لە ڕوانگەی هەستکردنمان بوو بەوەی بازاری کار لە هەرێمی کوردستان پێویستی بەو دوو پسپۆریەیە. لەلایەکی دیکەش دەرفەتمان ڕەخسان بۆ خوازیارانی ئەو دوو پسپۆریە تا بگەنە خوری وەرگرتنی زانستی سەردەمیانە و ڕێگەی ژیان بدۆزنەوە. لە هەوڵی زیاتریش داین بە پێڕێنمایەکانی وزارەتی خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی لەسەر بینەمای کواڵیتی بەرز و لە ڕووی چۆنیەتی و چۆنیەتی بەش دیکەیش دەکەینەوە. بەڕێزان، لەم بۆنە گرینگەدا نابێت ڕۆڵی وزارەتی خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی لەبیر بکەین، بەتایبەت فەرمانگەی پلاندانان و خوێندن و بەڕێوەبەرایەتی خوێندنی تایبەت و دەستگای سەرپەرشتی دڵنیایی جۆری پشتگیرین کە هەمیشە لە ڕۆژی دامەزراندنی پەیمانگەکەمانەوە بەو پەڕی دڵسۆزیەوە پاڵپشتیان کردو و ڕێنماییان پێداوین بۆ سەرخستنی پەیمانگەکەمان. بۆیە بە ناوی سەرۆکی دەستە و ئەندامانی دەستەی ئەمیندارە ڕێز و خۆشەویستی و سوپاسی خۆمانیان ئاراستە دەکەین و هەردەم چاوەڕێ ڕێنمایی تازە و پاڵپشتی تازەیان لێ دەکەین. هەروەها سوپاسی یەک بە یەک ستافی کارگێری و زانستی پەیمانگەکەمان دەکەین، بە تایبەت بە ڕێزان یاریدەدەری ڕاگەر و سەرۆک بەش و بەرپرسی یەکە کارگێریەکان و تەواوی کارمەندانی کە توانیانە بەو پەری دڵسۆزیەوە لە ساڵی ئەکادمی 2018 ئەرکی خۆیان ڕاپەڕێنن و نەوەیەکی دیکەش بۆ کوردستان پێک بێنن. بەڕێزان، لە ڕوانگەی هەستی نیشتیمانی و خۆشەویستیمان بۆ ڕۆڵەکانمان و دەرکردن بە خراپی باری دارایی خانەوادەی قوتابیان، خوێندکاران و هەروەها پابەندبوون بە هێڵە کشتیەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان، پەیمانگەکەمان سەرباری ئەوەی داشکاندن و لێخۆشبوونی تایبەت بۆ قوتابیانی کەم دەرامەت و کەسوکاری شەهیدان و ئەنفال و زیندانی سیاسی ئەوە جارێکی دیکەش بە ڕێژەی 25% داشکاندنمان کردووە لە کرێ خوێندن بۆ قوتابیان بۆ قوتابیانی گشت بەشەکان. لە کۆتاییدا جارێکی تر پیرۆزبایی لە دەرچوانی خۆشەویست دەکەین لە خانەوادەی دەرچوان، لە دەستەی ئەمینداری و ئەنجومەنی پەیمانگە و مامۆستایانی پەیمانگەکەمان. هەر ئارام و ئاوەدانی بێت کوردستان. ئێمە خەڵکێکین، خەونمان هەیە. ئەمە ئێوە ئێڵێن دەرچۆکان، خەونی پیرۆزی مەزنمان هەیە، خەونێک نیشتیمان بە باتەلوتکە، کۆمەڵگە پێشخات چرکە بە چرکە، خەونێک تا کاتی وەدی هێنانی، گیان لەسەر دەست بین بۆ ئاوەدانی. جاوایە گیان لەسەر دەست دەبن بۆ ئاوەدانی؟ ئێمە چەپڵە وەڵامم بدەنەوە، بزانم وایە؟ دەستان خۆش بێ و تەمەند درێژ بن، دەست لە ناو دەست هەمومان پێکەوە پێشمەرگە بەچەک و ئێمەش بە قەڵەم و بەزر و بەزانست بۆ پێشخستنی کوردستانمان بۆ ئاوەدانی شەو لەسەر ڕۆژدانین. ئەوە ئێوەن و تەمەند درێژ بن. وتاری قوتابیانی دەرچوو لەلایەن بنار نەجار شەریف، قوتابی بەشی دەرمانسازی و یەکەمی سەر ئاستی پەیمانگە بۆ پێشکەشکردنی ئەم وتارەکەم کە بۆ ئێرە و چەپڵەیەکی تایبەتیشی بۆ لێدەی کە یەکەمی سەر ئاستی پەیمانگەیان فرمووە. بەناوی خۆی گەورە و میهرەبان، ئامادەبووانی خۆشەویست، بەڕێز نوێنەری جەنابی وەزیر و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، بەڕێزان، سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری و ئەنجومەنی پەیمانگە، میوانانی بەڕێز، مامۆستایانی زۆر ئازیز، قوتابیانی خۆشەویست، زۆر سەرفراز و ئاسوودەین کە ئەمڕۆ دوای 2 ساڵ لە خوێندن و هەوڵ و ماندووبوون و تێکۆشان لەم مەراسیمەدا بەشداری دەبین لە سێمین ئاهەنگی دەرچوونی پەیمانگای تەکنیکی پایتەخت تایبەت لە ساڵی خوێندنی 2018-2019.
جێگای شانازیە کە ئێمە ئەو پۆلە قوتابیەی دەرچووی ئەم پەیمانگایەن. ئەو پۆلە قوتابیە لەم گۆڕەپانەدا ئەمڕۆ بڕوانامەی دیپلۆم وەردەگرین، ناومان دەچێتە هەگرەی ئەکادمی و زانستی پەیمانگای تەکنیکی پایتەخت. ئومێدەوارین پەیمانگای پایتەخت بەردەوام بێ بە پێدانی زانست بە گەنجانی کوردستان بەگشتی و گەنجانی هەولێر بە تایبەتی. بەڕێزان، ئەم بۆنەیە بە دەرفەت دەزانین کە وەک یەکەمی سەرئاستی پەیمانگا بە شانازیەوە و پیرۆزبایی لە خۆم و تەواوی دەرچوان و خانەوادەی قوتابیان و مامۆستا بەڕێزەکان و سەرۆک و ئەنجومەنی پەیمانگا و دەستەی ئەمینداری پەیمانگا بکەین. هەروەها سوپاسی بێپایانمان بۆ مامۆستا بەڕێزەکان هەیە کە لە 2 ساڵی ڕابردوودا بۆ کەمی بەرپرسیارەتیەوە ئەرکیان پێشاوە بۆ پەروەردە و فێرکردنمان لە زانستی سەردەمیانە لە پسپۆر و جیاوازدا. بۆ ئەوەی بتوانین لە بواری کرداریدا ئەو زانستیە وەرمان بتوە بیخەینە خزمەتی کۆنۆگە و کوردستانی خۆشەویست. زۆر سپاسی دەستەی ئەمینداری و ڕاگرایەتی پەیمانگا دەکەین کە بەردەوامن لە دامەزراندنی یەکەمەکانی سەر پەیمانگا. جارێکی دیکە پیرۆزە هەر شاد. جایزە کاتی سوێن خواردنەوە هەموومان داوا لە دەرچۆکانمانەکەین، چ میوانان چ خانەوادە هەموومان سەرنجی ئێوە دەین و هێویستی ئەو سوێندەی ئێوە بین کە دەیڵێنەوە. داوا لە بەڕێز مامۆستا سەرهەنگارە پایر یاریدەدەرێ باگری پەیمانگا بۆ خوێندنەوەی سوێندی دەرچوان و لە هەمان کاتیشدا دەرچۆکان ئەو سوێندە دەڵێنەوە. سوێن بەخوای گەورە هەڵێن دەدەم ئەمەکدار بم بۆ خاکی کوردستان، بۆ خوێنی شەهیدان، بۆ گشت پیرۆزیەکانم لە کار و پیشەمدا لە پێوەنا و بەدیهێنانی ئامانجەکانی گەڵ و نیشتیمان کار بکەم بۆ پێشخستنی کوردستانەکەم. چەپڵەیەکیان بۆ لێدەین و ئەڵێن فەرموون دابنیشن، چونکە ڕێوەڕستی پرۆسەی بەخشینی بڕوانامەکانمان دەست پێ کات. سەرەتا داوا لە دەرچوانی بەشی کارگێڕی کارەکەم بە تەنیا ئەوان هەست لەسەر بێ بەشی کارگێڕی کار و هەروەها داوا لە بەڕێز مامۆستا ڕێباز خەلێل خورشید دەکەم سەرۆکی بەشی کارگێڕی کار بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە. بە ناوی خوای گەورە و میرەبان بەڕێز ڕاگری پەیمانگا لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی کارگێڕی کار بەیانیان ئێواران داوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستەکانی خوێندنیان بە سەرکەوتووی تەواو کرد. داواکارین لە بەڕێستان بڕوانامەی دیپلۆمیان لە پسپۆڕی کارگێڕی کار پێ ببەخشێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی بڕوانامەکە دایانگرێتەوە، سەرکەوتنیش هەر لە خواوەیە. لە هەمان کاتە داوا لە بەڕێز دکتۆر فاتح سابر عەزیز ڕاگەری پەیمانگای تەکنیکی پایتەخت دەکەی بفەرمێ بۆ بەخشینی بڕوانامە. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی بەشی کارگێڕی کار لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی بەشەکەتان بە پێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە لە ئەنجومەنی پەیمانگا لەبەر ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی لە بەشی کارگێڕی کار کە لە بەردەممان ڕاوەستاون هەموو پێداویستیەکانی بەدەستهێنانی دیپلۆمیان تەواو کردووە، بڕیارماندا بڕوانامەی دیپلۆمیان پێ ببەخشین لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی دەیانگرێتەوە. سەرکەوتنیش هەر لە خواوەیە، پیرۆزە هەر سەرکەوتوو بن و داهاتوێکی گەشتان بۆ دەخوازین. پیرۆزە قوتابیانی خۆشەویست. کارگێڕی کار لە جێگاکانی خۆتان دابنیشن. داوا لە دەرچوانی بەشی کۆمپیوتەر نێرتوۆرکەکەین هەستە سەر پێ. داوا لە بەڕێز مامۆستا هەنگاو قادر سەرۆکی بەشی کۆمپیوتەر نێرتوۆرک بفەرمێت بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە بۆ قوتابیان. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگا لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی کۆمپیوتەر نێتوۆرک دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی
گشت پێداویستەکانی خوێندنیان بە سەرکەوتووی تەواو کرد. داواکاری لە بەڕێستان بڕوانامەی دیپلۆمیان لە پسپۆڕی کۆمپیوتەر نێتوەرک پێ ببەخشێت. لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی بڕوانامەکە دەیانگرێتەوە. سەرکەوتنیش هەر لەخواوێت. داوا لە بەڕێز دکتۆر فاتح سابر عزیز ڕاگەری پەیمانگای تەکنیکی پایتەخت بۆ بەخشینی بڕوانامە با بفەرمێت. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی بەشی کۆمپیوتەر نێتوەرک لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی بەشەکەتان بەپێ ئەو دەسەڵاتەی پێمان دراوە لە ئەنجومەنی پەیمانگا لەبەر ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی لە بەشی کۆمپیوتەر نێتوەرک کە لە بەردەممان ڕاوەستاون هەموو پێداویستیەکانی بەدەستهێنانی بڕوانامەی دیپلۆمیان تەواو کردووە بڕیارماندا بڕوانامەی دیپلۆمیان پێ ببەخشین لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی دەیانگرێتەوە سەرکەوتنی هەر لەخواوەیە پیرۆزە سەرکەوتوو بن داهاتوویەکی گەشتان بۆ دەخوازین. دەرچوازەکانی بەشی کۆمپیوتەر نێتوەرک کتابنیشن داوا لە دەرچوانی بەشی ژمێریاریەکەی هەست سەر پێ داوا لە بەڕێز مامۆستای یاریدەدەر ئاوای جعفەر عەبدولحەمید سەرۆکی بەشی ژمێریاری بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە بۆ قوتابیانی بەشی ژمێریاری. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگا لەسەر داوا ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی ژمێریاری بەیانیان هێواران دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستەکانی خوێندنیان بە سەرکەوتووی تەواو کرد. داواکاری لە بەڕێستان بڕوانامەی دیپلۆمی ژمێریاری لە پسپۆڕی ژمێریاری پێ ببەخشێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لەخواوە. داوا لە بەڕێز دکتۆر فاتح سابر عزیز ڕاگەری پەیمانگای تەکنیکی پایتەخت بۆ بەخشینی بڕوانامە. بەڕێز بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی بەشی ژمێریاری لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی بەشەکەتان بەپێ ئەو دەسەڵاتی پێمان دراوە لە ئەنجومەنی پەیمانگا لەبەر ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی لە بەشی ژمێریاری کە لە بەردەممان ڕاوەستاون هەموو پێداویستیەکانی بەدەستهێنانی بڕوانامەی دیپلۆمیان تەواو کردووە بڕیارماندا بڕوانامەی دیپلۆمیان پێ ببەخشین لەگەڵ هەموو ماف و دەستکەوتانەی دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لەخواوەیە پیرۆزە هەر سەرکەوتوو بن و داهاتوویەکی گەشتان بۆ دەخوازین. داوا لە دەرچوانی بەشی زمانی ئینگلیزیەکەی هەستە سەر پێ داوا لە بەڕێز مامۆستا کۆچەلازا سادق سەرۆکی بەشی زمانی ئینگلیزی و داواکردنی بەخشینی بڕوانامە بە دەرچوان لە ڕاگری پەیمان. داوا لە بەڕێز دکتۆر فاتح سابر عزیز ڕاگری پەیمانگای تەکنیکی پایتەختەکەم بفەرمێ بە بەخشینی بڕوانامە. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی بەشی زمانی ئینگلیزی لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی بەشەکەتان بەپێ ئەو دەسەڵاتی پێمان دراوە لە ئەنجومەنی پەیمانگا لەبەر ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی لە بەشی زمانی ئینگلیزی کە لە بەردەممان ڕاوەستاون هەموو پێداویستیەکانی بەدەستهێنانی بڕوانامەی دیپلۆمیان تەواو کردووە بڕیارماندا بڕوانامەی دیپلۆمیان پێ ببەخشین لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی دەیانگرێتەوە
سەرکەوتنیش هەر لە خواوەیە پیرۆزە هەر سەرکەوتوو بن و داهاتوێکی گەشتان بۆ دەخوازین. داوا لە دەرچوانی بەشی دەرمانساسی یەکەم هەستنە سەر پێ داوا لە بەڕێز مامۆستا هەڤاڵ عوسمان عەبدوڵڵا سەرۆکی بەشی دەرمانسازی بە وەکالەت بفەرمێ بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە بۆ قوتابیان. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگا لەسەر داوا و ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی دەرمانسازی دوای ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی گشت پێداویستیەکانی خوێندنیان بە سەرکەوتووی تەواو کرد داواکارین لە بەڕێزتان بڕوانامەی دیبلۆمیان لە پسپۆری دەرمانسازی پێ ببەخشرێت لەگەڵ هەموو ئەو ماف و دەستکەوتانەی بڕوانامەکە دەیانگرێتەوە سەرکەوتنیش هەر لە خواوەیە. داوا لە بەڕێز دکتۆر فاتیح سابر عەزیز ڕاگری پەیمانگای تەکنیکی پایتەخت بۆ بەخشینی بڕوانامە. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی بەشی دەرمانسازی لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی بەشەکەتان بە پێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە لە ئەنجومەنی پەیمانگا لەبەر ئەوەی قوتابیانی قۆناغی کۆتایی لە بەشی دەرمانسازی کە لەبەر دەممان ڕاوەستاون هەموو پێداویستیەکانی بەدەستهێنانی بڕوانامەی دیبلۆمیان تەواو کردووە بڕیارماندا بڕوانامەی دیبلۆمیان پێ ببەخشین لەگەڵ ئەو هەموو ماف و دەستکەوتانەی دەیانگرێتەوە هەر سەرکەوتنیش هەر لە خواوەیە پیرۆزە هەر سەرکەوتوو بن و داهاتوێکی گەشتان بۆ دەخوازین. کەواتە ئێستا کاتی پیرۆزبایی بارانکردنە ئێستا پێتان ئەڵێن پیرۆز بێ ئێستا پێتان ئەڵێ من نوخشە بێ لە دوا ڕۆژی ڕۆن لە بەکالیۆرۆس و لە دکتۆرا و لە ماستەرنامە بۆ هەڵناستە سەر پێ و کڵاوەکانتان هەڵبدن و ئێمەش چەپڵەتان بۆ لێ بدەین و پێتان بڵێین سوێندی پیرۆزی دەرچوونتان دەگاتەوە پەڕی شارم ئەو زارسەی پێی چەکدارن ڕۆشن دەکا شەوی تارم پیرۆز بێ لە ڕۆژی دەرچوون بوارەک بێ بڕوانامە نوخشە بێ لە دوا ڕۆژی ڕۆن لە دکتۆرا و ماستەرنامە پیرۆزتان بێ ئەم ڕۆژە خۆشە پیرۆزتان بێ وەرگرتنی بڕوانامەی دەرچوون پیرۆزتان بێ لە خۆتان لە ماڵباتان لە کوردستانتان لە پەیمانگای تەکنیکی پایتەخت پیرۆزتان بێ لە مامۆستایان پیرۆزە ستافی ئەکادمی و کارگێڕی پەیمانگا پیرۆزە لە هەولێری پایتەخت پیرۆز بە لە خانەوادا پیرۆز بێ لە میوانان وەڵام ئەگەر خۆتان گەرمیکەن دەرچوان دەڵا ماڵباتەکانتان یەک چەپڵش لێ نادەن ئەم ئێوارەیە گەلک ماتن گەلک با چەپڵەکانتان با ببینم لێرەوە چەپڵەیەکیان بۆ لێ بدەن ئاڵاکانتان بەرزکەنەوە با گەرم بن ئاڵاکانتان بەرزکەنەوە دەک پیرۆزتان بێ دەک نوخشە بێ لە دوا ڕۆژی ڕوونتان دەک پیرۆز بێ لە بڕوانامەی بەرزی باڵاتان پیرۆزتان بێ ئەمڕۆ پیرۆزتان بێ ئەم ڕۆژە و لەحزەیەتان پیرۆزتان بێ لە خۆشی دڵتان ئەم ڕۆژە بە قەڵەمی زێڕی لە دەفتەری بیرەوەرەکانتانە بنووسنەوە خودایە پیرۆزتان بێ و دانیشین لە جێگاکانی خۆمان ئیتر بەڵگەیەکی تایبەتی هەیە پێڵێن بەڵگەی دابشکردنی خەڵات و خەڵات بارانکردن ئەم ساڵ پەیمانگای تەکنیکی پایتەخت خەڵکانێکی گەلک تایبەت و وەفاداری خۆیان نوێنن بۆ ڕاگرەکانی پێشووتر ئەوانەی کە خزمەتی ئەم پەیمانگایان کردووە ئەوانەی کە ئەم پەیمانگایان گەیاندوتە ئەم ئاستەی ئەمڕۆ ئەمڕۆ بە وەفاداریەوە بەڕێزەوە دەست لەسەر سنگ و ناخپڕ لە ڕێز شاناز بەڕابرد و ڕێز لە داهاتوو خەڵات دابەشەکەین داوا لە بەڕێز دکتۆر سەردار سەرۆکی دەستەی ئەمینداران بفەرمێن بۆ خەڵاتی ڕێزێنانی بەڕێز دکتۆر زایر ئەمین ڕاگەری پێشووتری پەیمانگا با بفەرمێت دکتۆر زایر ئەمین ئەمڕۆ خەڵات دەکرێت مامۆستایەکی بەڕێز ئەو خەڵاتەکە وەردەگرێ با بفەرمێت پایتەخت ئازۆڵی فێر کردن
ڕێگە سەرکەوتن پایتەختە شوێنی پێگەیاتن هەروەها داوا لە بەڕێز دکتۆر نەمان بەهرام ڕاگری پێشووتری پەیمانگاکەی بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنانی. هەروەها داوا لە بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر یوسف محەممەد ساڵح بەرزنجی ڕاگری پێشووی پەیمانگا دەکەیت بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. كانت بدينا سماس بيمانجي وێڕای سپاس بۆ بەڕێز دکتۆر سەردار و پیرۆزبای شەوانەکە کە خەڵاتیان وەرگرت. دەچین لە لای ئەوەی کە یەکەمەکانی سەراستی بەشەکان خەڵات بکەین. خەڵاتی یەکەم لە سەراستی بەشی دەرمانسازی و قوتابی بنار نەجات شەریف بەڵام داوا لە بەڕێز زانامەلا خالیدا ئەندامی پەرلەمانی کوردستانەکەی کەرم کات بۆ بەخشی پایتەخت فێری کردم کە داوەتم چۆن بێتەدی پایتەخت فێری زۆر سپاس بۆ بەڕێز کاکسانە داوا لە بەڕێز کاکی جێگەرەکەی لەگەڵمانە بێت بۆ دابشکردنی خەڵات بۆ دووەم لە سەراستی بەشی دەرمانسازی و قوتابی محەممەد نەجمەدین ڕەسوڵ. پیرۆزە زۆر سپاس بۆ بەڕێز کاکجێگەر داوا لە بەڕێز لام قسەی دەکەین کەرەمکات بۆ ئەوەی خەڵاتی سێم لە سەراستی بەشی دەرمانسازی و قوتابی سۆرانباران ساوەڕ. هەروەها لە سەراستی بەشی ژمێریاری خەڵاتی یەکەم لە سەراستی بەشی ژمێریاری قوتابی مریمە ڕەحمان مامەند. داوا لە بەڕێز دکتۆر فاتح حساب ڕاگری پەیمانگا دەکەین خەڵات ببەخشێ بە دووهم لە سەراستی بەشی ژمێریاری قوتابی سۆما زوبێر حسێن. هەروەها خەڵاتی سێم لە سەراستی بەشی ژمێریاری قوتابی منواری کەریم جعفەر. بفەرمێ بۆ ئەوەی خەڵات بدا بە یەکەم لە سەراستی بەشی زمانی ئینگلیزی قوتابی هودا نیازی مستەفا. زۆر سپاس بۆ دکتۆر نیاز داوا لە بەڕێز دکتۆر خالید ئەندامی دەستەی یامیندارانەکەین خەڵات بدا بە دووەم لە سەراستی بەشی زمانی ئینگلیزی قوتابی چاوگە سەدرەدین عەزیز. خەڵاتی سێم لە سەراستی بەشی زمانی ئینگلیزی قوتابی مهرەبان محسین مستەفا. خەڵاتی یەکەم لە سەراستی بەشی کارگێڕی کار قوتابی سامان ئەحمەد ئیبراهیم. سامان ئەحمەد ئیبراهیم یەکەم لە سەراستی بەشی کارگێڕی. دووەم لە سەراستی بەشی کارگێڕی کار قوتابی ئالان سەردار کەریم.
ئالان سەرور کریم خەڵاتی سێم لەسەر ئاستی بەشی کارگێڕی کار قوتابی ئەمیرە عومەر سلێمان لەسەر ئاستی بەشی کۆمپیوتەر نێتوۆرک خەڵاتی یەکەم لەسەر ئاستی بەشی کۆمپیوتەر نێتوۆرک قوتابی هەندرێن سەردار خەتاب خەڵاتی دووەم لەسەر ئاستی بەشی کۆمپیوتەر نێتوۆرک قوتابی قوتابی ئیپێک حسێن عەلێ خەڵاتی سێم لەسەر ئاستی بەشی کۆمپیوتەر نێتوۆرک قوتابی شەیدا عومەر ڕەحمان كانت بهينا سپاس پەیمانگەی پایتەختێ ئەوە كانت بهينا سپاس پێمان بۆ بەڕێز دکتۆر خالید کە لەگەڵمانە بوو بەڕێزانم بڕگەیەکی گەلک گرنگ هەیە وەک دیاریەک وەک خۆشحاڵیەک وەک پیرۆزباییەک کە ئێستاش فەرمانی کارگێڕی دامەزراندنی یەکەمی سەر ئاستی پەیمانگا یەکەمی سەر ئاستی بەشی دەرمانسازیشە لەلایەن بەڕێز دکتۆر سەردار سەرۆکی دەستەی ئەمینداران پێشکەش دەکرێت بە خات و بنار نەجات شەریف ناوبراو بەهۆی ئەوەی کە یەکەمی سەر ئاستی پەیمانگایە وەک موعید لە بەشی دەرمانسازی ئەم ساڵ دامەزراوە ئەمە دیاریەکی پەیمانگای تەکنیکی پایتەختە سوپاسیانەکەین بۆ ئەو دەست پێشخەریە ئەو کارە باش و مەزنە ئەوە هاندانێکە بۆ ساڵانی ئایندە دەرچۆکان زیاتر خۆیان بگەێنە ئەو پلەیەکە ببنە یەکەم جێگەی دڵخۆشیە پەیمانگای تەکنیکی پایتەخت لە پێناو هاندانی قوتابیان و ساندنی ژینگەی ڕکابەری زانستی بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی قوتابیان ساڵانە لەسەر ئاستی پەیمانگا چکە لە خەڵاتکردنی یەکەم و دووەم و سێمەکان ئەوە داشکاندن بۆ یەکەم و دووەم و سێمی سەر ئاستی بەشەکان لە پەیمانگا لە کڕی خوێندنی هەردوو ساڵ دەکات کەواتاڵین هەر بمێنێ پایتەخت بۆ قوتابیانی کوردستان پیرۆزە دەستان خۆش بێ و سوپاس بۆ بەڕێز دکتۆر سەردار پیرۆزە لە قوتابی یەکەم بنار نەجات کۆتایی مەڕاستیمەکەمان لێ و جارێکی تر پیرۆزباییتان لێگەین چ پەیمانگا ئاوادان بێ و چ پایتەختیشمان هەر ئاوادان بێ خدا یار و یاوەری هەموو لایەکمان بێت و ئێوەش بە یەک دەنگ بڵێن سپاس بۆ تۆی وڵاتەکەم سپاس بۆ تۆ مامۆستاکەم چەپڵەیەک لێ دەر بۆ خۆتان و کڵاوەکانتان هەڵدەن با ببنە بەرگی ڕێبەری ئایندەی ساڵی ترمان پیرۆزتان پێ پیرۆز لە هەموو لایەکمان
ڕۆژمە